ئەرە ڕۆڵە شەوکەت بۆ بە قسەمناکەی خەریکە کوێراییم دایە بۆ تۆزیە خەوتە با بچینەوە بۆ ماڵی خۆمان. مامی من قوربانت بم ئەوە ماڵی خۆمانە ئەوە ئاخ ئەبوو 30 ساڵ چت لەمە کرد. ئەرە کاکە ئەوە ئێوە مناڵتان نییە؟ چۆن نییە ماکس هەیە ژوژی و ماکس ماکس کوڕەیان کچە کوڕە دەڕۆڵە دەبانگی کە بابینم بۆ سنگەمەوە با تۆزیەوە چەکەی خۆم ببینم. پاپی ئەمەنە جوانە لوتی سوور چاویشین هەر لەگەڵی لەگەڵ تۆە سێوەکن کەڕەون بە دوو کارتەوە. تەبعەت تۆ لە من و ئەو لە تۆ هەروە جوان دەرەچێ. من لە تۆ ئەو لە یەک دقە تۆ لە من لە نەتۆن من لە تۆ تۆ لە ئەو لە من لە ئەو ئەرە کاکە گیانەوەی نامن و تۆ ئەو لای خۆمانە دەکاکە باڵی کە بەس خۆشێک لە من ئێرە تعقیم کراوە ڤای لەبەر ڤایرە چونکە ماکس تۆزێک حساسە. ئەڕۆ کاکە بووە لە خۆ گۆڕاوی هەر ماڵەکەی جارانە. دەباشە دەنامێک کە عەزیێت نێ بتۆ بیهێنا بەڵام ئەگەر خەوتبوو بیهێڵێ با تۆزیشکە سەرخێ بشکێنێت چونکە حەزی لە ئیزدیحام نییە سەری گێژە خوا دەبڕۆ بیهێنا. بەڵێ باش بەستەرچ کاکە ماکس وەکو خۆ جوانە؟ کچێ ئەمە چاقمانەیە جوانە ناشیرنە خوای دەکرد مەیمون دەبوو ئامن مهم ئەوەندەیە لەکنە من ئەو بابەی تو لەگە خۆی ببا بەخێ بکە ئەبنەوە میمە لەکنە من کاکە شێک چۆن پاپی چۆن نایە لەگە من مەسئول مافی مرۆڤ گەورە هەیە لە خۆت زل لە ئەوروپا لێرە چۆن باوەک نابات خۆشێک لە من ماکس ئەمانە جوانە زۆرە جوانە بیبینی شێتە بی بڕوا و قەنەعەت هەبێت شێک ڕۆژێک گوێم لە دەنگی نەبێت نان ناخوات من نان بۆی ناخورێ تەلەفۆنە بە ڕوخسەت ژوژو مستر hello how are you fine thank you yeah why no دا excuse me but no ئەیسە نەمودا ئەی کاکە شەک جان باوکم بێدەکە نەودەی چێ قسەی کات excuse me yes but why okay bye کاکە چی بووە؟ دەچ بووە تێمان بگەینە یعنی لەو نزیکانە دەڕۆن ئینشاڵڵا والله کاکە شێک ڕۆشتنی چیت من مشکلە هاتە پێشەوەی ئێستا کو من لا ئێوە نەیوت من مەسئول مافی مرۆڤ لە ئەوروپا من نەیوت خزمەت پیر ئەیکات لە ئەوروپا با من کە هاتەوە تەلەفۆن بۆ تۆ کردوتی من لێرە فەرع ئەیکاتەوە لە کوردستان بن خزمەتی پیر ئەیکا لێرە با وەڵای ئێستا تەلەفۆن کردیان لە ئەوروپا وتیان ئەو مەشروعە فەشەل ڕەفس ئەرێ تۆ بە شەری چی بۆ هەڵاسی ببیتەوە بۆ ماڵەوە وەسە کورە وەسە بێتامت کرد دەزانی وە بکەینە تۆڵی ئەرێ دەبەستە توش کورە خۆ تۆ منداڵنی ئەو بنیشتە چێوەندە خۆی بەو قورعانە وێ وەڕۆ قسەی بکانیە ئاگری تێبەردەدەم لەگە خۆم دەیشتێنم 30 ساڵ ئەمەتە شتان 30 ساڵ تێدەگەی ئەمە کورە گۆتم ئەوڕۆ دەڕۆی لە کۆڵم دەبێەوە گۆتم دەیبا ئەوە تیشەکە تێکدایەوە وست ماکس هاو پاپی ماکس چەند جوانە کورە جوانی چییە ئەمرن نەمێنێ ئامە ئینتاجی 30 ساڵتە